دەستگای ستاندەر نەخشەڕەیەکی نوێی سیاسی ئاشکرا دەکات. سێ هەنگاو لە دەستگای ستاندەرەوە بۆ لایەنەکانی ئۆپۆزیسیۆن. ئەنجومەنی سیاسی دەستگای ستاندەر کە دەستپێشخەریەکی نوێ و لەژێر چەتری دەستگاکە بۆ پشتیوانی یەخستنی ئۆپۆزیسیۆن دروست کراوە لە پەراوێزی هەوڵ و دانیشتەکانی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بە ئامانجی دروستکردنی هاوپەیمانێتیەک بۆ هەڵبژاردنی عێراق ڕاگەیەندراوێکی بڵاو کردەوە. بە ڕاگەیەندراوەکەدا هاتووە لە ساڵی 2017ەوە لەژێر دروشمی وەتەعاون و عەلە البر هەوڵی پێکهێنانی بەرەیەکی فراوانی سیاسیمان داوە، بەڵام بەداخەوە لە ڕابردوو سەرکەوتوو نەبووی. بۆ ئەم جارە پشتگیری هەوڵەکانی جوڵانەوەی نەوەی نوێ یاکگرتووی ئیسلامی کۆمەڵی دادگەری و بەرەی گەل دەکەین بۆ دروستکردنی هاوپەیمانێتیەکی سیاسی بۆ هەڵبژاردنی داهاتووی عێراق. داواش لە هەموو لایەنەکان دەکەین لەوانەی کە تاوەکو ئێستا ئامادەی خۆیان دەرنەبڕیوە بەدەم بانگەوازی دروستکردنی یەکلیستی بۆ هەڵبژاردن بێت. ئەنجومەنی سیاسی دەستگای ستاندەر داواش دەکات بە خێرایی ئەو هەنگاوانەی خوارەوە بگرێتە بەر. یەکەم، ئەنجامدانی کۆبوونەوەیەکی لووتکەیی لایەن و گروپەکانی دەرەوەی دەسەڵات. دووەم، دروستکردنی ئەنجومەنێکی باڵای کار بۆ سەرپەرشتیکردنی کاری پێکهێنانی هاوپەیمانێتیەکە. سێەم، دروستکردنی ژوورێکی عەمەلیات بۆ گرتنەبەری ڕێکارە یاسایی و کارگەریەکانی تۆمارکردنی هاوپەیمانێتیەکە. دەستگای ستاندەریش ئامادەی هەموو ئاسانکاریەکی بۆ لایەنەکان دەربڕیوە بۆ ئەوەی بگەنە ڕێکەوتن و بە سەنگێکی زۆرەوە بچنە هەڵبژاردنی عێراق.